نازام چی خۆشیەکێ ئەم پیسێ فرەدێتمانە و شۆست بەلەدێ شارەوانی یعنی داواکە لە خەڵک کە پاک و خاوێنی شارەکە ڕابگرن ئەم شۆستەی پەنجا عەلیە کە داری لێ چێنراوە حەدیقەی لێ کراوە خەڵک بۆ پیسی فڕێداتەوێ لە ڕای خوا ئەمە 2 ساڵە 3 ساڵ ئێمە لێرە هاوارەکەین لە ڕەمەزانە دوای تەراویح کاکە پیسی فڕێ مەدەن کورە بیکەنە خاتری خوا کورە وەڵڵا عەیبە میوانێک ڕێبوارێک ڕەتە نازام چی خۆشیەکێ ئەم پیسێ فرەدێتمانە و شۆستە حاویە دێنن دایەنەن ئیسفادەی نییە شوێنێک دیاری کراوە بۆ زبڵ ئیسفادەی نییە یعنی ئەم پرت و پیسیە بۆ ئیماندارە تکاتان لێکم تکای برایانە پەنجا عەلی ئەلەم ناوەڕاستی جادە پیسی فڕێ مەدەن خوا جەزاتان بداتەوە دەبا تۆزێ شارمان ها خەریکە دێتەوەش خۆی پاک و خاوێنیەکێیە دەبا و پاک و خاوێنی ڕابگرین دەبا دەستی پێوە بگرین با دڵمان بۆ شار و کۆڵان و جادەی خۆمان بسووتێ تاخوای پەروەردگار بەزەیی پیامانە بێتەوە ئینشاءڵڵا ژن بەم شەوە تەنەکەیەکی کرێتە بانشانێەوە کەریم کابانێک هەڵی ناگرێ نام چۆن پێی هەڵەگیرێ ئاوای هەڵی داوەتەوە زبڵەکەی کاتە باند ڕەسیفەکە و ملیشکێنێ ڕاتەوە بۆمە ێ گوناحبارە بی وەڵڵا گوناحبارە بی بۆیە پیاوەکان نەسیحەتی ماڵ و مناڵتان بکەن بڵێ کاکە زبڵ فڕێ مەدەنە بان شۆستە خوا لە هەموو لایەک ببوو